اما حوت كرسي من لخولي بينزين برلماني كردستان عندي هالويست و بيندي قناغدا بقدر حفتا كرسي اما هالويست من هبوه ان شاء الله مبالغه نبي سبارت بجاني خلق سبارت بخدمه گزاري كاني كبيني دار بخلق سبارت بموسي خلق سبارت بظلم مستمر كل خلق كراوه لهم مباركان كومل يعني بشكي شيري بردكوي يعني يكم كاس كقسم لسه بروجي اساي تونتيجي خزاني كرد اما بوين امن كقسم لسه كسرتا درجا كراوه زانيان ام بروجي شلون هاد بو تيكداني يعني شيرازي بسراندي شيرازي كوملاتي كومري كردواري بس نازن شلون برديانوا حوت كرسي جبوين اما بوين بحوت كرسي یاداشتێکم نووسیەوە کاتەی بۆ ئیدانەکردنی سوکاتیکردن بە پێغەمبەری خوا صلی الله علیه و خوای لەسەر لە فەرەنساکە سوکاتیان پێکرد چونە قونسڵی فەرەنسی لەوێ پێمان گوتن ئێمە ئەم سوکاتیمان قبول نییە ملیەتیش مسلمانی حەز دەکەین سوکاتی بە ئێمە بکەن قسەمان پێ بڵێن زینێ بە ئێمە بدەن هەزار کاری کاتەری ناشنامە دروستکەن پێمان خۆش نییە بە عاسمیش باش پێغەمبەری خوای بکەن لە دوای ئێمە خەڵک سوود دەیگوت ئەوانە نوێنەراتی ئەوەی ناکەن وەک بڵێ ما معنە والله باشتان کردو سوکاتیان بە پێغەمبەری کردو صلی الله علیه و خوای لەسەر ئەو باشە نەکەرەوە سن بروژه که هاتو براسی یعنی فراکسیونەکانی معارضه بە تایبەتی و بە تایبەتی کۆمەڵیش براسی هاتو تەسەر دەنگچوین لە لای مناستەکەی نەگەڵایم قسە بکرێت براسی شتێک بزانین لە بەرژەوەندی خەڵک نییە بەخوا شتێک بزانین دیژی دینی خەڵکە بە هیچ شێوەیەکی قبول ناکەین تێپەڕێ و قبولیشمان نەکردووە لە ڕابردوو. عەبدوستار مەجید قادر کاندیدی ژمارە 1 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری بازنەی هەولێر.